ڕۆژێکی خۆرەتا و شەماڵە. ئەم ڕۆژە خۆشە زۆر گونجاوە بۆ خاشاک هەڵگرتنەوە. ڕاکردن و هەڵگرتنەوەی خاشاک ئەو کارەیە ئەم سێ هاوڕێیە ئەیکەن. ئەگەر بە کۆمەڵ خاشاک هەڵگرنەوە ئەوە ڕێسای خۆی هەیە. نەبێت لە ناکاودا و لە بەردەم کەسێکی تردا دانەویتەوە چونکە ئەوانەی دواتەوە بەسەرا دەکەون. دەبێت دڵنیا بیت و بزانی لە چ ناوچەیەکدا ئەو کارە دەکەیت و خەڵک بە جۆرێ لە جۆرەکان پەیڕەوی ئەو ڕۆڵە دەکەن. جا ئەگەر من لە لێواری شۆستەکەەوە نزیکم ئەوە من خاشاکی نزیک ئاوەڕۆکە هەڵدەگرمە و کەسێکی تریش خەریکی لای پەرژینەکە دەبێت. جێف هۆڕۆدز ڕاهێنەری تایبەت دەڵێت کارێکی مایی خۆشی بوو کە بزانید ئەوەی ئەو بۆ ماوەیەکی درێژ کردوەتی بۆتە نمونەیەک هاوکاتی ئەوەی کەسانێکی زۆر لە سەرانسەری جیهان خاشاک بەدەم ڕاکردنەوە هەڵدەگرنەوە. ئەمە ڕێبازی منە کاتی ڕادەکەم و چاوم بە خاشاک دەکەوێت و لێمە نزیکە ئەوە وەک تاقیکردنەوەیەک وایە بۆ من هەتا بزانم کە دەتوانم بەدەم ڕاکردنەوە هەڵی بگرمە و بێوەستان فڕی دەمان نێو زەبڵدارێکی نزیک لەو شوێنەدا. هەڵگرتنەوەی خاشاک پێویستی بە بڕێک ڕاهێنان هەیە. ئێمە چەند ڕاهێنانێک دەکەین لەوانە چەمانەوە و جمناستیک هەروەها هاوسەنگی. بەرپرسان لە ئۆفیسی قایمقام بۆ شارێکی خاوێن دەڵێن هەندانی خەڵکی زیاتر بۆ هەڵگرتنەوەی خاشاک ئاستی هوشیاری بەرز دەکاتەوە سەبارەت بە کێشەی خاشاک لە واشنگتندا. دەستکێ زۆر پێویستە بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست و بێزیان خاشاک هەڵگریتەوە ڕەنگە ئەوەی هەڵی دەگریتەوە شوشەیەکی شکاو بێت یان پاژماوەی پزیشکی بێت. من ناڵم هەموو کات ئەو کارە دەکەم هەندێک جار لە ڕۆژانی شەمە و یەکشەماندا بە گروپ ئەم کارە دەکەین و بەدەم بەسەربردننی کاتێکی خۆشەوە خاشاک هەڵدەگرینەوە پاشان نانی نیوەڕۆ دەخۆین و دەیکەینە بۆنەیەکی بچووک. بەرپرسان لە ئۆفیسی قایمقام بۆ شارێکی خاوێن دەڵێن هەندانی خەڵکی زیاتر بۆ هەڵگرتنەوەی خاشاک ئاستی هوشیاری بەرز دەکاتەوە سەبارەت بە کێشەی خاشاک لە واشنگتندا. کاتێک شەقامێکی پیس دەبینیت هەست بە ناڕەحەتی دەکەیت بۆ ئەو شوێنە و خەڵکەکەشی ڕەنگە هەست بە کەمتر سەلامەتیش بکەیت. هەڵگرتنەوەی خاشاک دەستپێشخەری شارێکی تەندروست بەرەو پێش دەبات. واشنگتن دیسی تەندروست دەستپێشخەری مۆرەل باوزەری قایمقامە بۆ ئەوەی بیکەینەوە بە شاری ژمارەیەک لەسەر ئاستی بڵێ. زیاتر هەست بە خۆشی دەکەم و بەمە پاداشی خۆم دەدەمەوە. من ئاگام لە هەموو ئەوانش دەبێت کە بە زیادەکاندا بۆ وەرزش ڕادەکەن. من تەنها هیوا دەخوازم خەڵک لە سەرانسەری جیهان دووجار بیر بکەنەوە بەر لەوەی خاشاک فڕێ بدەنە سەر شەقامەکان و لە هەموو شوێنێک زبڵدان هەیە هەر بۆیە کارێکی ئاسانە خاشاکەکانی تێفڕێ بدەن. ئەو پەیامەیە کە خاشاک هەڵگرەوان هیوای بۆ دەخوازن هاوڵاتیان لەسەر جادەکان پەیڕەوی بکەن.